لێرە رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە رادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. کاتژمێر 2 با کاتی ناوەندی ئەوروپا. بابۆنەی جەژنی قوربانەوە عومەرۆجەلان برازەی ڕێبەرۆجەلان و پەرلەمانتاری ڕۆحای دەم پارتی لەگەڵ عەلیۆجەلانی پورزای و دوو کچەکەیدا کات دەکەنە نەوەی فاتیمەوجەلان سەردانی ڕێبەرۆجەلانیان کرد. لەبارەی دیدارەکەیەوە عومەرۆجەلان بۆ ئاژانسی هەواڵی فورات قسەی کرد و ڕایگەاند سەرۆک مانایەکی جیاواز دەداتە دەم پارتی و هەروەها زۆر بە گرنگ لەو کۆمسیۆنەوە دەڕوانێک کابڕیارە لە پەرلەماندا دروست بکرێت. عومەرۆجەلان باسی لەوە کرد کات دیدارەکە زیاتر لە کاتژمێرێکی خایاندووە و وتی زۆر بەباشی تێپەڕیوە و دەستنیشانی کرد مۆراڵ و ڕەوشی ڕێبەرۆجەلان زۆر باش بووە. عومەرۆجەلان ڕایگەیاند بۆ یەکەم جارە ڕێبەرۆجەلان عەلیۆجەلانی خوشکەزای و دوو منداڵە کچەکەی ببینێت و وتیشی سەرۆک جەختی لەوە کردوتەوە کە دەبێت منداڵان ئیرادەیەکی ئازادیان هەبێت و داوای لە منداڵان کردووە بەهێز بن. هەروەها لا درێژەدا عومەرۆجەلان ڕایگەان سەرۆکمانایەکی جیاواز دەداتە دەم پارتی. دەڵێت دەم پارتی بە تەنها پارتێکی کوردان نییە بەڵکو پارتی خوشک و برایەتی نێوانگەری کورد و تورکە. هەروەها باسی پارادایمێکی نوێی کرد کە با گوێرەی 100 ساڵی دووهەمینی کۆماری تورکایە. پارادایمێک کە نیشانی دەدات گۆڕان مەرجەکە بۆ ئەوەی کورد و تورک ئەم بنبەستە تێپەڕێنن. ئەمە با مانای نوێبوونەوەی هەموو شتێک دێت لەبەر ئەوەی ئەم سیستەمی ئێستای تورکیا بەسەرچووە. عومەرۆجەلان هەروەها دەڵێت سەرۆک زۆر بە گرنگیەوە لەو کۆمسیۆنە دەڕوانێت کە بڕیارە لە پەرلەمان دروست بکرێت و دەیوێت لەگەڵ هەموو لایەنەکاندا کۆ ببێتەوە و پەیوەست بە پرۆسەکەوە ڕاوێژ بکەن. لە شاری جنەڤی سوئیسرا چالاکی دانیشتن بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان با پێداگیریەوە بەردەوامە. چالاکیەکە لە 25 کانونی دووەمەوە هەموو چوارشەمەیەک بێوەستان لە بەردەم ئۆفیسی نەتەوەی گرتوەکان لە جنێڤدا بەردەوام بوو و لە ئێستادا پێیناوەتە هەفتەی 229 خۆی. چالاکی ئەم هەفتەیە لە کەسێتی شەیدانی تێکۆشانی ئازادی کورد شێخ موس مەلازگر و بریتان نورحەق باخلاکێک وەستان بۆ گیانی شەیدان دەستی پێکرد. لەسەر ناوی کۆمیتەی چالاکیەکە ڕەمەزان کۆزەڵ کورد ڕایگەیاند ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان داخوازیەکی بنەڕەتیە بەلای گەلی کوردەوە. وتیشی تا ڕێبەرۆجەلان ئازاد نەبێت گۆڕەپانەکان جێناهێڵین و هیچ فشار و هەڕەشەیەک ناتوانێت ئەم ئیرادەیە بشکێنێت. هەروەها سەرۆکی ناوەندی کۆمەڵگەی کوردی دیموکراتیکی جنێڤ عوسمان تەکین تیشکی خستە بانگەوازەکەی ڕێبەرۆجەلان لە 27 شوبات و وتی کا ڕێبەرۆجەلان دیسانەوە ئیرادەی خۆی بۆ چارەسەری نیشانداوە، بەڵام دەوڵەتی تورک باشەڵ و داگیرکاری و سیاسەتی لە ناوبردن وەڵامی بانگەوازەکەی داوەتەوە. هەروەها وتیشی بەبێ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان هیچ چارەسەرێکی ڕاستەقینە و درێژخایان بوونی نابێت. هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی با بەشداری گروپێکی سوپای ئازادی سووریا ئۆپەراسیۆنێکی ئاسمانیان بۆ سەرقاڵێکی چەتەکانی داعش لە ناوچەی جەبەل بەشار لە گوندەکانی ڕۆژاوای دەیرەزور بیابانەکانی سووریا کە لە ژێر کونترۆڵی حکوومەتی دیمەشقدایە ئەنجامدا و لە ئەنجامدا ژمارەیەک سەرچەتە کوژراون، بەڵام تا ئێستا ناسنامەکانیان نەزاندراوە. بەپێی زانیاریەکانی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ کە پشت بەسەر چاوەکان دەبەستێت ئەم ئۆپەراسیۆنە دوای نزیکەی هەفتەیەک لە چاودێری و چاودێری ئاسمانی و زەمینی لە ناوچەکە ئەنجام درا و بەپێی زانیاریەکان کە دەستیان کەوتووە سەرچەتەکانی داعش لە هەوڵی ئەنجامدانی کۆبوونەوەیەک بوون لە ناو شاخێکدا و بە گوێرەی زانیاریەکانیش هێزەکانی هاوپەیمان لە شوێنی ئەنجامدانی ئۆپەراسیۆنەکان دەستیان بەسەر ئەو بەڵگە نامانەدا گرتووە کە پەیوەندیان با جموجۆڵ و پیلانی چەتەکانەوە هەیە لە بیابانەکانی سووریادا.
کۆمیتەی دیپلۆماسی تەفگەری ئازادی ژنانی زەدی تاژێ پەیوەست بە و 19 ژنەی زەدیەی کە لە ساڵی 2016دا لە مووسڵ سوتێنران نامی بۆ سیما باهۆسی ئەندامی بەڕێوەبەری نەتەوەی گرتوەکان و ئۆفیسی جێنێڤی پەیوەندیەکانی ژنانی نەتەوەی گرتوەکان و هەروەها لەتیف ڕەشید سەرۆکۆماری عێراق و ئەنتۆنیۆ گوتێرش سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان و حەمید نەعیمی سکرتێری گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق و دیار کەریمی بەڕێوەبەری گشتی فەرمانگەی کاروباری گۆڕە بە کۆمەڵەکان و کەسانی بێسەر و شوێن کرا و نرد. تاژە لە نامەکەیدا سەرنجی خستوتە سەر کۆمەڵکوژی فەرمانی 74مینی سەرگەلی زەدی و ئاماژەی بۆ کردو وێڕای ئەوەی بە هەزارانی زەدی بە تایبەت ژن و منداڵ لەلایەن داعشەوە چ لە دەستڕێژی چ لە بازرگانی کردن پێیانەوە و چ لە کۆمەڵکوژی کردنیان هێشتا چارەنووسی هەزارانی دیکەش نادیارە. لە نامەکەدا ئاماژە بۆ کراوە تا ئێستا حکوومەتی عێراق ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی ژنانووی نەتەوەی گرتوەکان لە بەرامبەر ئەمر دڕندایەتیەی داعشدا لە بێدەنگیدان. لە کۆتایی نامەکەشدا دەستنیشان کراوە پێویستە پەرە بە تێکۆشانی دادپەروەری و دیموکراسی بدرێت و تاژێ ئەم داواکاریانەی خستوەتە ڕوو پێویستە لە کۆڵینەوە بکرێت بۆ ئاشکراکردن و دیاریکردنی ناسنامەی ئەو 19 ژنەی زەدیە و دەبێت ئەم کۆمەڵکوژیە وەک ژنکوژی دانی پێدا بنرێت. هێزەکانی پۆلیسی عێراق دەستیان بەسەر بینای شارەوانی گەلی کۆمەڵگەی گەرزەک لە شەنگال گرت. وێڕای هەموو هەوڵەکان پۆلیس دەست لە بیناکە هەڵناگرێت و شارەوانیەکەش ناتوانێت خزمەت بەو کەسانە بکات کە بەم دوایانە گەڕاونەتەوە سنوورەکە. لەسەر وەختی کۆمەڵکوژی 2014دا گەرزەک یەکێک لەو ناوچانە بوو کە پێشەنگایەتی بەرخودانی دژی چەتەکانی داعش کرد و چەتەکان زۆرترین زیانیان با گەرزەرک گەیاندووە و زۆرینەی ماڵەکانیان ڕوخاندووە. ئەم دامەزراوەیە کە بۆ خزمەتی گەلدامەزراوە ئێستا لەلایەن پۆلیسی عێراقەوە داگیر کراوە بەبێ هیچ بیان و پەڵگەیەک و ڕێگەش نادرێ ئەو دامەزراوەیە خزمەتی گەل بکات. شرۆڤەکارانی سیاسی بوونی هێزەکانی دەوڵەتی تورک لە عێراق ئیدانە دەکەن و دەڵێن گەلی عێراق مانەوەی و هێزانە قبول ناکەن و دەریان دەکات. دەبێت حکوومەت گوێ لە ڕایگشتی بگرێت و بەو پێیەی ئەم بابەتە بووە بە بابەتی گشتی. عەبدوڵڵا کەنانی شرۆڤەکاری سیاسی لە عێراق ڕایگەیان زۆرێک لە پەرلەمانتاران و سیاسەتمەداران و دەستگاکانی ڕاگەاندن باسییان لە دەستڕێژی تورکیا کردووە، بەڵام کەس گوێ لەو قسانەی نەگرتووە. ئەوە دەشڵێ من وەکو عێراقیەک با پێویستی دەزانم لە هۆکاری بوونی سوپای تورکیا تێبگەم و سەرەڕای هەموو سەردانە فەرمیەکانی نێوانی هەردوو وڵات هێشتا تورکیا بوونی هەیە. وا دەشڵێ پەکەکە خەباتی گۆڕیوە و بۆتە ڕێکخراوێکی سیاسی ئێستا هۆکاری بوونی سوپای تورکیا چییە؟ لەلایەکی تریشەوە ماهر جەودا شرۆڤەکاری سیاسی بە ڕۆژنوێژی ڕاگەیان ئەو بیانوایی کە تورکیا هەیبوو بۆ هێرشکردنە سەرگوندەکانی هەرێمی کوردستان لە دوای پرۆسەی ئاشتی سیاسی و بڕیارەکەی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە هیچ بیانوویەکی نەماوە بوونی بنکەی سەربازی ئەو وڵاتە پێشلکردنی پەیوەندەکانی نێوان هەردوو وڵاتە. کەناڵی 24 ئیسرائیلی بڵاوی کردەوە دوێنێ توماس باراک باڵێزی ئەمریکا لە تورکیا و نوێنەری تایبەتی دۆناڵد ترامپ لە سووریا سەردانی ئیسرائیلی کردووە و لەگەڵ بەرپرسانی باڵای سیاسی و سەربازی ئەو وڵاتەدا کۆبووەتەوە. هەروەها کاناڵی 24 ئاماژە بۆش دەکات توماس باراک با یاوەری شاندێکی سەربازی سەردانی بەرزایەکانی جۆلان و ناوچەی جەبەل شێخ و سەربازەکانی ئیسرائیلی لە باشووری سووریا کردووە کە بەم دوایە لەلایەن سوپای ئیسرائیلەوە داگیرکراوە. دەشڵێن بەنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل با تۆماس باراکی ڕاگەیاندووە کە ئەوان دەیانەوێت دڵنیا بن لەوەی کە سووریا نابێتە مەترسی بۆ سەر ئاسایشی وڵاتەکەیان. باس لەوەش دەکەن نەتانیاهو تووشێتی ئەوان سووریایەکی داماڵرا و لە چەک و بێهۆژەمەنی سەربازی تورکیایان دەوێت و وەک چۆن ناخوازن دووبارە ئێران لا سەر سووریا هەبێت. هەروەها توماس باراکیش ڕاگەیاندووە دەسەڵاتی کاتی دیمەشق دەیانەوێت پەیوەندێکی بەهێزیان لەگەڵ ئەمریکا هەبێت و کێشەکانی ئیسرائیل و ئەو وڵاتە لەگەڵ سووریا ئەگەری چارەسەرکردنیان هەیە. باپێی
هەواڵەی میدیاکانی ئێران سەرۆک کۆماری ئێران بڕیاری جێبەجێکردنی ڕێکەوتنامەی هاوبەشی استراتێژی نێوان تاران و مۆسکۆی داوە. دەشڵێن ڕێکەوتنەکە تایبەتە بە هەماهەنگی هەردوو وڵات لە هەموو بوارەکاندا بە تایبەتی بواری ئاسایش و بەرگری. بەپێی زانیاریەکان ڕێکەوتنەکە لە مانگی نیسانی ئەم ساڵ بە مەبەستی پێداچوونەوە وەربینی لەگەڵ دەستوری ئێران ڕادستی ئەنجومەنی شۆرای ئێران کرا و دوجار لە 21 ئایار لەلایەن پەرلەمانی ئەو وڵاتەوە پەسەندکرا. هەروەجێی ئاماژەیە ئێران بە فەرمی پابەندبوونی خۆی ئەمڕۆ بە ڕێکەوتنامەی هاوبەشی استراتێژی وڵاتەکەی لەگەڵ رووسیا ڕاگەیاند. ماڵپەڕی ئەکسیۆس لە هەزاری بەرپرسێکی ئەمریکاوە سەبارەت باوادەی کۆبوونەوەی شاندی نێوان ئەمریکا و ئێران بڵاوی کردوێتەوە. ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عەباس ئەراغچی وەزیری دەرەوەی ئێران ڕۆژی یەکشەممەی داهاتوو لە شاری مەسقەتی پایتەختی عۆمان کۆدەبنەوە. دەشڵێن کۆبوونەوەی شاندا ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و ئێران لەسەر داوای وڵاتی ئەمریکای و هەروە تا ئێستا ئێران وەڵامی پێشنیارەکانی ئەمریکای نەداوەتەوە سەبارەت بە دۆسیەی ئەتۆمی. هاوکات لە ئامیانی پەیوەندێکی تەلەفۆنیدا ویتکۆف بە نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیلی ڕاگەاندووە بوونە خاوەنی چەکی ئەتۆمی لەلایەن ئێرانەوە مەترسیە لەسەر ئیسرائیل. کەناڵی مەیادینیش لە هەزاری بەرپرسێکی ئێرانیەوە ڕاگەاندووە هیچ ئاماژەیەک لە ئارادانیە بۆ پێکدادانی سەربازی لە نێوان ئەمریکا و ئێران و ئەوەی کە هەیە تەنها فشارە لەسەر ئێران بە مەبەستی ڕازیبوون بە مەرجەکانی ئەمریکا. ئاژانسی هەواڵی تاسی رووسی لە ئازاری ئەلێکساندەر دارچێف باڵغێزی نوێی رووسیا لە واشنگتن سەبارەت بە کۆبوونەوەکانی نێوان وڵاتەکەی و ئەمریکا ڕایگەیاند دانووسانەکانی نێوان ئەمریکا و رووسیا سەبارەت بە چارەسەرکردنی قەیرانەکان و پەیوەندی دووقۆڵیەکانیان لە ئێستەمبولەوە دەگوازرێتەوە بۆ مۆسکۆ. دەشڵێ هێشتا ژۆ بۆ ئەوەی پەیوەندەکانی رووسیا و ئەمریکا بە ئاسایی ناو ببرێت، چونکە ئەو تیمەی کە ناویان هەڵۆکانە لە ناو کۆنگرێسی ئەمریکا کە دژایەتیکردنی سەرسەختی رووسیا ناسراون بربەست بۆ نزیکبوونەوە دروست دەکەن. جیاماژەیە بەهۆی هەڵگیرسانی جەنگی ئوکراینەوە پەیوەندی نێوان رووسیا و ئەمریکا لە دۆخێکی لاوازدایە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.